واشنتن بە هەموو هێزی لە ڕۆژاڤایە و بەهۆی هەڕەشەکانی تورکیا ئەگەری زیاترکردنی هێزی ئەمریکی هەیە. تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر هەنگاوێکی دیکەی بەغدای بۆ جێبەجێکردنی تەوتینە ئاشکرا کرد. زانیاری نوێ لەبارەی دابەشکردنی موچەی مانگی 11 و چارەنووسی موچەی مانگی 12 ئاشکرا دەکرێت. بە مەبەستی هێنانەدی ئاگربەستی درێژخایەن لە نێوان هەسەدە و تورکیا، ئەمریکا هەموو هێزێکی خستۆتە گەڕ و ناهێڵێت تورکیا و گروپە پاشکۆکانی هێرش بکەنە سەر کۆبانێ. دوێنێ ئێوارە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند کۆتایی ئەم هەفتەیە ئاگربەس درێژ کراوەتەوە و هەوڵەکانیش بۆ ڕێکەوتن بەردەوامن. هاوکات ژەنەڕاڵ پات ڕیدەر وتەبێژی پنتاگۆن پێشوازی لە پێشنیارەکەی مەزلوم عەبدی بۆ دامەزراندنی ناوچەی لە چەکدا ماڵدراو لە کۆبانێ کرد و ڕایگەیاند ئەسەدە وەک هاوبەشێکی گرنگی واشنتن لە سووریا دەمێنێتەوە. بەپێی زانیاریەکانی ڕوانگەی سووری بۆ مافی مرۆڤ، ئێستا ئەمریکا تاوتوێی زیادکردنی ژمارەی هێزەکانی لە ڕۆژاڤا بەهۆی زۆربوونی هەڕەشەکانی تورکیا دەکات. میدیا ئەمریکیەکانیش جەخت لەسەر فشار و هۆشداری ئەمریکا بۆ تورکیا دەکەنەوە لە حاڵەتی ئەنجامدانی هێرشی سەربازی. دوای ئەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەنجامی تۆماری بایۆمەتری UPN گشت موچەخۆرانی هەرێمی کوردستانی پەسەند کرد، دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیاند ئەم هەنگاوەی بەغدا هەنگاوێکی گرنگ و سەرەکی پرۆسەی تەوتینی موچەی هەرێمە لە بانکە فیدراڵیەکان. ناوبراو دەژڵێت بەغدا پێشتر پەسەندکردنی تۆماری بایۆمەتری وەک پێشمەرجی تەوتین داوا لە حکوومەتی هەرێم کردبوو. بەو پێش بێت ئەنجامدانی تەوتین پێویستە لیستی موچەی موچەخۆرانی هەرێم لەلایەن وەزارەتی دارایی عێراق پەسەند بکرێت. دکتۆر ڕەعەت وتیشی ئەو هەنگاوە هیچ پەیوەندی بە پەسەندکردنی هەژماری من نییە کە میدیای پارتی بانگەشەی بۆ دەکات. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند تا سەری ساڵ موچەخۆران موچەیەکی دیکە وەردەگرن و موچەی مانگی 11 دابەش دەکرێت. ئەو سەرچاوەی وەزارەتی دارایی هەرێم بە میدیای یەکێتی ڕاگەیاندووە ئەگەر بەغدا پارەی کوتێنانی موچەی 3 مانگی کۆتایی ئەمساڵ بنێرێت کە 430 میلیارد دینارە، ئەوە موچەی مانگی 11 تا سەری ساڵی نوێ دابەش دەکرێت. وتیشی موچەی مانگی 12 موچەخۆران نافەوتێت و پێدەچێت دابەشکردنەکەی بکەوێتە مانگی 1 ساڵی 2025. پێشتریش ڕێباز حەملان بریکاری وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند لیستی موچەی مانگی 12 موچەخۆران وردبینی بۆ دەکرێت و هەوڵی جدی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و لە ئێستادا سەرقاڵی پڕکردنەوەی کورتێنانی موچەی هەر 3 مانگی کۆتایی ئەم ساڵی موچەخۆرانی هەرێمی کوردستان.